ئەلو چێنەر باشی؟ باشم سپاس باشی؟ پێم بڵێ لەکوێ؟ لەسەر ئیشێمە برا. مەجارتیە بچنە شوێنە؟ هیچ بۆ برا خێر؟ ئێ با بتبینم پێ دەڵێ. هەرچەندە ئیشم زۆرە بەس مشکلە نییە ئەوە هاتم برا. باشە باشە خواحافیز برا خواحافیز. کاک سەفی ئەتو کەسێکی زۆر بەبەختی نازانم لە ئەوەندە خۆشم دەوێت. باوکە گیان لەوانەیە لەبەرەوەی بێ کە دەبێتە زاوار. ڕێک وایە. کاک سەفی جگە لەوەی کۆمپانیاکەت بەناو دەکەم مانگانەش موچەکەت دەکەمە $3000. کاک عارف بەڕاستی نازانم ئەو پارەی گەلەک زۆرە نازانم بڵێم سە ئەگەر ڕازینی بناوی چکە دەکەین مەسەلە ڕازیبوون نییە کاک عارف بەڵام لە هەموو جێیەک خاوانەکەی هێ و یەکە شێ بڕەوەی دەبا ئێدەبا ئەمن کۆمپانیاکەن گۆ بەڕێوە بۆ ناکرێت کاکە قسەکەت ڕاستە بەس ئەوەن مولکەکی زۆرم بەناوە ساڵانە دەبی بازێکی زۆر بدەم وانە کچم وایە باوکە گیان ئەوجە لەبەر ئەوەی دەمەوێت بەناوت بکەم ئەگەنا خەڵک زۆرە دەتوانم بەناوت نەکەم بەس دەبە ئەو مولکەی کە بازی نەدەم بەناوت دەکەم نازانم بڵێم چ کاک عارف سەفی ناینەتوێ قسەی باوکم بشکێنی؟ هەلا ئەم قسەی باوت ناشێنم بەڵام بەس من حەز دەکەم شەریکەکە لەسەر ناوی تۆ بێ. نازانم بڵێم چ باش مادەم ڕازی دەبم پیرۆزە کوڕم قەرارە ڕاستەکە بدە ئێستا تەلەفۆن لۆ محامێکەمان دەکەین ئیشەریکەی یەکسەر ئیش لەسەر بکە باشە؟ ئەلۆ کاک عادل ئیشەکانی کاک سەفین تەواو کردیا؟ ئێ زۆر باشە ئێوارە دێی بە ناوی دەکەی زۆر باشە خواحافیز پیرۆزە پیرۆزە زۆر سپاس وەڵی چێنەر شێت بوومە نازانم چ بکەم وەڵا ئەوە داک و بام نییە من هەیتم کورە برام شکری خوای بۆ شکری خوای. گورە شکوری چێ نەداکم داکەنە بە گورەوە چیە چێنە ئەو داکم نییە واک واک دادە شیرنە. هادەیە لە چی دیوە وەرە سوال بە وەرە چی دیەوە چ بۆ ئێستا پێمان بری لۆ قسەی ناکەیت و من بنەوە ماڵی خۆم دادە شیرن چ بووە؟ ئەنگۆ من بنەوە ماڵی خۆم پێتان دەڵێم بەس قسەی کە قسە لۆ دەگریە دادە شیرن بەس پێم برێت چ بووە؟ بڕۆنە ماڵی خۆم دەمەوێت کەلوپەلەم خڕکەمەوە بڕۆم ئێ چ بووە چ بەس پێمان برێ دەدادە شیرن قسە چی بکە مشکلت چییە؟ کورە بەس من بنە ماڵی خۆم پێ دوایی پێتان دەڵێم باش کاکە باش. چ بۆ ئێستا کاکەوە وەڵی ئەوە ژیان نییە ئەوە حاڵ نییە تێدایدا دادە شیرن مشکلەکەت هەیە؟ دایجان لۆ قسەی ناکە دە قسەی بکە دادە شیرن بەس قسە چی بکە دڵمان تەقی دڵ. وازم نەبێن بەس بڕۆنە ماڵەکەی خۆم و نامێ هیچی ترم ناوێ دادە شیرن ئەگەر شتەکت پێویستە بەمە بڵێ ئەمەش کوڕی توینە. ئەوە شەنگجانێرە تەواوە؟ تەواوە ژیانە تەواوە دایە چ بۆ ئێستا پێمان برێ بەس با بچم شتەکانم بێن و دێمەوە پێتان دەڵێم. یاڕەبی وەڵی باشەوە شەنگجان دەبی داکت چی لەکەم بی چ مەوزوعەوە؟ نازانم چێنەر وەڵڵه نازانم کورە وەڵڵا وەختە شێتم دەکەم سەبرە بگرێ سەبر بگرێ برام ئێستا دێتەوە هەمومان تێدەگەێنی. دایجان ئەو جە قسەمان لۆ بکە بزانین چ بووە ئێستا بڕۆنە شوێنێکی هاتە دانیشم پێتان دەڵێم. دادە شیرن شتەکە بەس پێیمان بڵێ بزانین مەوزوع چییە؟ بڕۆنە جەیەک پێتان دەڵێم. بڕۆ چێنەر بڕۆ خوایە زۆر شوە. خير بين سپاس عارف رعد رحمن مولود بەڵێ براستي بخير بين سفين احسان رشيد بخير بين زۆر سپاس كاك عارف بابت بناوكردني كومبانياي خوراك بو بريس كاك سفين زور باش كاك عارف
ڕازی لەسەرەوەی کە کۆمپانیاکەتان بکەوتە سەر ناوی بەڕێز کاک سەفین ئەحسان؟ بەڵێ. زۆر باش. کاک سەفین جەنابتان چی ڕازی لەسەرەوەی کۆمپانیا بکەوتە سەر ناوتان؟ بەڵێ. زۆر باش. کاک عارف فەرموو تەوقیع بکە. زۆر باش. زۆر باش. لە پاشان دەستە لای دادنووس بۆ بەناوکردن باشە؟ فەرموو فایلەکەتان سەردانی دادنووس بکە. زۆر سپاس دەست خۆش. سەرچاو. زۆر سپاس. سەرچاو.